بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆشەویستان، لە جیهان و لە کوردستان لەم ساڵانەی دواییدا گرنگیەکی زۆر بە دیزاینکردنی ڕووکاری دەرەوەی باڵەخانەکان و بیناکان دراوە بە جام و شوشە. بۆیە لەم بەرنامەیەدا بە پێویستمان زانی سەردانی کارگەیەک بکەین کە لەم کارگەیەدا کۆمەڵێک ئیشی جام دەکەن، بۆ نمونە لەوانە دەبڵکردنی جام و نەخشەکردن و بڕین لەسەر جام. ئێمە هەوڵ دەین کۆمەڵێک ئیشی گرنگی ئەم کارگەیە بۆی خۆشەویست بگوازینەوە و باسی بکەین. چەند ساتێک بینەرمان بن. بیرۆکەی ئەم کارگە کاتێکە لە سەرتا دروست کراوە لە ساڵی 2013 دامەزرا بۆ یەکەم جار. لێرە فەراغێکە بوو لە بوارەکەدا لە بواری بڵێن جامدا کە بەعام جام زیاتر کاتێکە لێرە لە تورکیا دەهات یاخود لە ئێرانەوە دەهات، کەمیش کولفێکی زۆری هەبوو لەسەر ئەو مشتری کە دەچوو دەهێنا کاتێکە دروست دەکرا لە ئێرانەوە. وەختێکی زۆر لەوانەیە مانگێک یاخود زیات لە مانگونیوێک وەختی دەویست هەتا دەگەیشتە جێکە و لێرە پرۆژەکان پێی تاخیر دەبوو، وەک کولفەش وەکو تێچووشی زۆری تێدەچوو بەرز دەبوو و جاری واش هەبوو بە سەبەبی دووریەکەوە غەڵەتێک دەکرا یان شتێک زۆر تاخیر دەبوو. یعنی بە شێوەیەکی گشتی فەراغێک هەبوو لە بوارەکەدا لێرە لە کوردستان بە گشتی و لە هەولێر بە تایبەتی. لە سۆنگەی ئەو فەراغەوە بیرمان لەوە کردەوە کە چۆن بتوانین ئەو فەراغە پڕ بکەینەوە. کاک مستەفا، حەزەکەم باسێکمان لەم ئامێرە بۆ بکەی. ئەم ئامێرە ناوی چیەوە، ئیشی چییە؟ ئەو ئامێرە ناوی مێزی بڕینە، شەریکەی بۆتێرۆ ئیتالیا. لێرەدا جام بە سیستەمی ئۆتۆماتیکی دەبڕین. پاش ئەوەی کە لە مشتری یان داواکار دێ یعنی قیاس جامەکانمان بۆ دەنێرێت، ئێمە بە سیستەمی ئۆپتیمایز بۆ ئەوەی کەمترین ویست و زیاترین قازانجمان دەست بکەوێت بەو بەرنامەیە ئۆپتیمایز بۆ دەکەین. پرۆگرامەکە ناوی چی ئەو پرۆگرامی کە بڕینەکەی پێکرێت؟ پرۆگرامەکە بەخۆ لە سیستەمی بۆتێرۆکە هەیە، یعنی بەرنامەیەش تایبەتە بەخۆی، بەرنامەیەشی گشتی نییە، تایبەتە بە بەرنامەکە بە جیازەکە. دوایەکە بە شێوەی ئۆپتیمایز بە شێوەی فلاش دامان بەو کۆمپیوتەرە ئەو خۆ ئۆتۆماتیکیان قیاسەکانی دەبڕێت. واروها هەموو جۆرە جامێک دەبڕێ لە 4 میلیمیەوە تاوەکو 12 میلیمی بە هەموو ڕەنگەکانیەوە هەمانە. ئەی سەبارەت بە درێژی و پانی، ئەم ئامێرە توانای بڕینی چەندی هەیە لە باری درێژی و لە باری پانیدا؟ مێزەکە بەخۆی 6 مەتر بە 4 مەترە، بەڵام ئەو شیتانەی کە دێن لە ئیران و لە تورکیاوە دێن درێژەکەیان 3 مەتر و 6 سانتیم بە 2.5 ئەوایە، ئەنی لەو دەور دەسپڕێتەوە بە قیاساتی جیاواز. یعنی توانە هەیە 6 بە 4 ببڕێتەوە، بەڵام بەخۆی قیاسی شیتەکان لەوە کەمترە، توانە ئێوە لەوە زیاتر کردێ. زۆر باشە. ئەمەوێ باسی خەسارە، باسی خەسارەی ئەمانە بکەم لە مەسەلەی بڕینە. شوشە خۆمان نەزانین ناسکە زوو ئەشکێ، هیچ یعنی پارچە ناپەڕێت بۆ ئەو کەسانی کە لێرە ئیشەکەن، یان خەسارەتان نابێت لە کاتی بڕینە؟ بەڵێ خەسارە هەیە، وەکو سیستەمی کۆمپانیاکە
حدێکمان داناوە ئەگەر شوشەکە لە ئەوەندە گەورەتر بێت دەکەینە هەڵگیر فەزڵە جارێک چیشیر بەکاردێننەوە بەڵام ئەگەر بزانین بۆ نمونە لە 50 سانتیم بچووکترە ئەبێ فڕێدین ئەوەش دەبێتە خەسارەیەک ناتوانین ڕساکلی بە بکەینەوە جارێشتێ ئەوە مشکلیش هەر سەرچەوە کۆمپانیایە. کاتێک ئەم کارگەمان بۆ یەکەمدا دامەزران دەستمان کرد بە دروستکردنی جامی سیکوریت کە ئێمە لێرە فڕنی سیکوریتمان هەیە و هەموو جۆرە جامێک و ئاوێنە ئەنی زۆربەی جۆرەکانمان هێنا هەتا بتوانین لە هەموو مەجالەکانە فەراغەکانی کوردستان پڕکەینەوە و بە کوالیتی باش چونکە ئەوەی کە دەهات زۆرجار لە دەروی وڵات کوالیتەکەی ئەوە نەبوو کاتێک کە بتوانێت لێرە بە تەواوەتی بەکار بێت جاری هەبوو مواصفاتەکەی بە کەڵک نەدەهات بۆ ئێرە لەبەر لێرە پلەی گەرمەکانی فەرقە لەگەڵ تورکیا لەوانێت جۆری بەکارهێنان جیاوازە ئەمانە هەمووی وای لێ کرد کە ئێمە بیر لەوە بکەینەوە کارگەیەک لێرە دابنین بە تەواوی مواصفاتەکان لەسەر ستانداردی عالەمی کاتێک کە ئێرە بۆ یەکەم جا کراوەتەوە توانیمان سوود لە بیرۆکەی چەند جەیەکیش وەرگرین کە دەوڵەتە هەرە پێشکەوتوەکانی دنیا کە بتوانین لەسەر ستانداردێک دای بنین کە بتوانێت تەنانەت ڕکابەری ئەو ئیشانە بکە کە لە تورکیا و لە ئێرانەوە دێ و زۆر لەوانیش بە کوالتێکی باشتر و بە تێچوێکی زۆر کەمتر کاتێک کە لێرە بەرهەم دێنین. کاک مستەفا تۆ پێشتر باسی ئامێری بڕینەکەت بۆ کردمەوە قیاساتەکەت پێوتم تا چەنە ئەتوانێت بیبڕێ بەس ئەگەر قیاسی بچووک بوو گومانی دیانێ لەوانێ قیاسی بچووک بۆ نمونە ئاسانتر ببڕێ ئێوە چی ئەکەن بۆ قیاساتی بچووک؟ قیاساتی بچووک ئەو ئامێری پێش و ئاماژەم پێ کرد هەموو قیاسێک دەبڕێ لە قیاسی بچووک بۆ قیاسی گەورە بەڵام هەندێک جار هەیە لە ناو کارگە جامێک دەشتێ یان ئۆردەر تەنها جامێک دوو جام دێن جامێکی گچکە دوو جامی گچکەیە ئەو جام ئەو جیهازەکە دەیبڕێ بەڵام لێرە کاتەکە گرنگە دوو جامی بچووک بەو جیهازە گەورە بڕێ کاتی زۆرمان لێ دەکوژێ بۆیە ئەوامان بیرکردەوە کە بەدەست بیبڕن هانکەتینگ ئەوە سوودێکی تری هانکەتینگە و سوودی دووەمی هانکەتینگ دەتوانی ئۆردەر قالب بێنێ بە قیاسی جیاواز هەموو جۆرە قالبێک ئەتوان لێرە بیکەن بەڵێ هەموو جۆرە قالبێک بە شێوازیش ئەندازەی دەتوان لێرە بیکەین بە پێ ئۆردەرەی کە لەلایەن بەرامبەرەوە بۆتان بەڵێ ئێستا بۆ نمونە ئەو قالبە هاتووە شێوەیەشی مەعینە دەتوانی بە پێ ئەو قالبە بیبێڕێتەوە سەرڕای ڕاستەکان دەتوانین قەوسی تێ بکەین ئامێری قەوس و قیاسات جیاوازمان هەیە بۆ بڕین. ڕوبەری کارگەکەمان لێرە ئێمە
بەسەبەی ئەوەی کە نزیکین لە سنتەری شارەوە زۆر گەورە نییە بەڵام مەجالێکە کە کافیە بۆ کارێمە نزیکەی 6,000 متر دووجایە کارگەکەمان و 6,000 کولی بەس تەنیا جێی کارگەکە نزیکەی 4,000 مترە کە بە ئۆفیس و بە هەموویش نزیکەی 6,000 مترە. ئیشەکانی ئێمە لێرە بە بڵێن وەکو جامە دروستکردنی جامەکانیش لە هەموو جۆرە جامێک ئێمە وەکو کوالیتی زیاتر لە ئێران و تورکیاوە جام دێنین و بە هەمان شێوە جۆرە جاممان هەیە لە ئەمریکاوە دێ کە ئەویش مواصفاتی خاصی هەیە کە بۆ ئاوهەوای هەرێم زۆر دەزەدا بەهۆی بەرزی پلەی گەرمیەوە لە هەرێمی کوردستان لێرە جۆرە جامێکمان هەیە ئێمە لێرە کە دەتوانێت ڕۆژ بجێڕێتەوە کە نزیکەی تا 160 نەهێڵێ ڕۆژ بێتە ژوورەوە. ئەوەش جۆرە ئەمریکیەکان بەڵام مەعەدا لەوە ئێمە لە هەموو جۆرە جامەکان لە هەموو ڕەنگەکان لە 4 ملیم 5 ملیم 6 ملیم 8 ملیم 10 ملیم و 12 ملیم ئێمە لێرە بەرهەم دێنین مەعەدا لە ئەوانش هەموو لەونەکان لە سەوز لە شین لە ڕەش لە برۆنزی و هەموو ڕەنگەکان لێمە لێرە هەمانە مەعەدا لەوەش ئێمەش لێرە سیکوریت دەکەین جام کە قووەتێکی زۆر زیاتر دەدا بەو جامێکەوە بەرهەم دێنرێ لەگەڵ ئەوەشدا ئاوێنەمان هەیە ئێمە لێرە ئاوێنە بە ئەستوری جیا بە ڕەنگی جیا کە 4 ڕەنگە ئاوێنەمان هەیە لێرە ئاوێنەکانی سپی نۆرمال کە ئاوێنی ئەتیادی و برۆنز وەشین و ڕەش ئاوێنەکان لێرە بەرهەم دێنرێ کە زیاتر بۆ کاری دیکۆر بەکاردێ لێرە و دیکۆر دروست دەکرێت و مەعەدا لەوەش ئێمە کە لێرە کاری دیکۆر دەکەین لەسەر جام لە دروستکردنی ڕسم یاخود لە دروستکردنی هەر دیکۆرێک لە دروستکردنی لۆگۆ بە شێوەی جیاجیا بە شێوەی هەڵکەندن کە بە سیەنسیە لەسەر جامەکان یاخود بە شێوەی ساندی پلاست کە لێدانی ڕەملە لێدانی ساندیە بۆ جامەکە کاتێک کە پێوە نووسێ و ئەو لۆگۆیە ئەو شکلە دەردەچێت کاتێک کە خۆت داوەتەکەی خۆت دەتەوێت. کاک مستەفا تۆ باسی هەنگاوەکانی بڕینت بۆ من کرد دوو شێواز بڕینت بۆ من باس کرد کە ئەگەر بۆ نمونە قیاساتەکە گەورە بێ بە ئامێری یەکەم و ئامێری دووەمیش باست کرد کە ئەگەر قیاسەکە بچووک بێ بۆ کەمکردنەوەی کات پشت بەو ئامێرا بەسن وە دروستکردنی ئەو قاڵبەوە ئەو ئۆردەری کە بۆتانێ بەس منەمە لێرە پرسیارە بکەم گومانیتیانە کە لە کاتی بڕینە لێوارەکانی ئەو شوشەیە ئەو قەراغی ئەو شوشەیە تیژن دەست ئەبڕن ئێوە هیچ هەنگاوێ ڕەچاوی هیچ شتێکتان کردووە بۆ ئەوەی ئەو قەراغانە ئەو تیژیە نێڵن بۆ ئەم بابەتە دوو شتمان کردووە یەکەم بۆ کرێکارەکان سیستەمی سەلامەتیمان داناوە بە ناچارکردنیان بەدەستکردنی دەسوانە و پێڵاوی سکوریتی و هەروەها بۆ بەردەوامی داهاتوو جیهازێکمان هەیە جیهازی دەبل ئێجینگ ئەم جیهازە دەتوانی لێوارە تیژەکانی نهێڵێ بە شێوەیەکی سموز دەستی لێ هەر چوار ئاراستەکە بەم جیهازێکە لەبەردەست ئێمەیە ئەتوانێت هەر چوار ئاراستەکە ئەو لێوارە تیژەی نێڵێ هەر چوار ئاراستەکەی دەبڕێ بەڵێ بەڵام بە دوو خۆناغی جیاواز ئەم دەبل ئێجینگە لە دوو جیهاز پێک دێت جیهازی یەکەم جیهازی دووەم بەخۆی کە جامەکە چوار لایە جیهازی یەکەم دوو لای بەرامبەر دەبڕێت دوو لای تەریبی پاشان جامەکە دەسوڕێت دوو لای تەریبی تری بەرم دەکات ینی دەبل ئێجینگ دەکات. ئەی ئەم جیهازە بێگومان هەر جیهاز هەر ئامێرێکە لە جیهاندا دروست دەکرێەوە دیزاین دەکرێ حساباتێکی درێژی و پانیەکرێ ئەمەش بۆ قیاساتێکی دیاریکراوەیان هەموو جۆرە قیاساتێکە بڕێن. ئەم جیهازە بەخۆی لە حدەت 4 ملیم کەمتر یان 4 ملیمی دەبڕێت بۆیە لە ژوورەوە کە قیاسات دەدەینێ کە ئۆردەر قیاس دێنی ئێمە 4 ملیم زیاد دەکەین بۆ ئەوەی کە ئەو بەرمی کرد بێتەوە هەمان قیاسی خۆی. لێرە خەریتە هەیە کرێکارەکە بەپێی درێژی و پانی خەریتەکە جیازەکە قیاس دەداتێ ئۆتۆماتیکیان جیازەکە خۆی تەسک و بەرین دەبێتەوە بۆ ئەوەی پڕ بە جامەکە بەرمی بکاتەوە. ئێستا بۆ نمونە جامێکمان هەیە گچکەیە دەڕوە پاشەوە جامێکی گەورەتر دێ
قیاسەکەی داخی دەکات بۆ خۆی ئۆتۆماتیکەن بەپێی حەزمی قیاسی جامەکە ئۆتۆماتیکەن قیاسی خۆی وەردەگرێتەوە. ئێمە لە سەرەتای دروست بوون بەهۆی ئەوەی کە وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکەدا لێرە فەراغێکە بوو لە بوارەکەدا کە فەراغ بووش بە تەکیدی لێرە کارمەندی شارەزا لە بوارەکە کەم بوو، زۆر کەم بوو. ئێمە توانیمان لە یەکەم دەستپێکردنمان لێرە تێکەڵەیەک دروستکەین لە شارەزایی دەرەوە لەگەڵ ئی خۆمان. چۆن ئەو تێکەڵەیەش دروست کرا؟ کۆمەڵێک شارەزامان هێنا لە وڵاتانی دەرەوە، یەک لەوان لە سین، لە تورکیا، لە ئێران چەند شارەزامان هێنا کە کادیری خۆمان دروستکا لێرە، نەکەرەوەی کە 100% پشت بە دەرەوە بەستین. لە کرێکارەکان پشت بە دەرەوە بەستراوە کە لێرە ئێمە هەندیمان هەیە، یاخود خەڵکی ئێرانیمان هەیە، خەڵکی تورکمان هەیە، لێرە کە سوود لە توانەکانیان وەرگیراوە. بەڵام لەگەڵ یەکەم دەستپێکایمە بیرمان لەوە کردو کە چۆن بتوانین لێرە توانا و چالاکی خەڵکی خۆمان بخەینە کار، گەنجی خۆمان بخەینە کارەکەەوە هەتا ببێتە سەبەبێک بۆ داگرتنی ڕێژەی بێکاریش لە کوردستان کە لە یەکەم جارەوە ئێمە چەند شارەزایەکمان هێنا توانیمان چەند کادرێکی زۆر باش دروستکەین لە بوارەکەدا. ئەو ئامێرێکە لە پشتەمنەوە دیارە ئامێری وەن ئێجینگە هەمان تەواوکەری ئامێری پێشوە کە دەبل ئێجینگە ئەم ئامێر دەتوانێت یەک لای بەڕم بکات کە شوشەیەکی چوار گۆشەمان هەیە دەبێ بە چوار لاوە بسۆڕێنێت تاوەکو هەر چوار لایەکەی بەرم دەکاتەوە. ئەمە شۆکو هانکەتینگ بۆ ئامێری بڕێ ئەوەش هەمان یارمەتدەری ئامێری دەبلێژینگە ئەگەر قیاسێکی بچووکمان هەبێت دەتوانین بەوە تایمەکەی بۆ بگەڕینەوە چونکە ئەوە قیاسی بچووک بۆ ئامێری گەورە کاتێ زۆرمان بۆ دەکوژێت. ئەو بۆردە هەر سویزێک بەردێکی تایبەتی خۆی هەیە، یەک لە بەردەکان دەیبڕێت، یەکێکتر هەیە بەرمی دەکات، ئەوی تر پۆلیشی دەکات، یعنی جوانکاری دەدات بەرجامەکە، هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. کاتێککە بەرهەم دێنین بۆ هەمووش بەدەر لەوەی کە بۆ هەموو شارەکانی هەرێم دروست دەکەین مەعەدا لەوە بۆ دەروی هەرێمیش دەڕوا کە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق لە بەغدا، لە بەسرا، لە کەربەلا، لە نەجەف، لە زۆربەی شارەکان جامەکانی ئێمە بۆ ئەوێ دەڕوا و مەعەدا لەوێش بۆ سووریا دەڕوا و ئێستا کە تۆزێک ئەگەر خراپ بوو بێ ڕێگاکە لەبەر ئەوە لەوانەیە کەم و بێتەوە بۆ سووریا و کاتێک ئێستا کە مووسڵ پێویستی بەجامی زۆرە لەوێدا ئیشێکی زۆر هەیە بۆ دەروی هەرێمیشە و مەعەدا لەوەش لە ناو کوردستانیشە بۆ دوهۆک، بۆ سلێمانی، بۆ هەموو جێگاکان جام دەنێرین. وەکو لق ئێمە لێرەین وەکو لقی ڕئیسی، بەڵام لێرە ئێمە جام دەنێرین کە وەکو لقی ڕئیسی بارگای ڕئیسی لێرەش لە هەولێرە جێگاکەمان. کاک مستەفا من حەزەکەم باسێکمان لەوە بۆ بکەی ئایا ئەم جامانە ئەم شوشانە سلۆپیان تێکرێ لاریان تێکرێ یان بۆ سقۆپ کونیان تێئەکرێ؟ بێگومان بەپێی داواکاری ئۆردەر جام دێنێ بۆ دروستکردنی دەرگا، بۆ دروستکردنی هەر شتێک. تاوان ئەمەش پێویستی بە لێکدانی جامەکان هەیە، لێکدانی جامەکانیش بە ئەکسوارات دەبێت، ئەکسواراتیش چۆن جامەکان پێک دەبێتەوە تاوان دەبێت کونی هەبی تاوەکو ئەکسوارەتەکان ببێتە هۆی بەستنەوەی جامەکان. ئەم جیازش کون دەکات، جامەکان کون دەکات بۆ ئەوەی جامەکان پێک بستنویان. ئەمە درێلینگ مەشینە؟ درێلینگ مەشینە، بەڵێ درێلینگ مەشینە. سەرەکەی مادەی ئەڵماس تێدایە. ئەمێ باسم لە بڕینەکە بۆ بکەیت. ئایا ئەو دڕێلانە ئەو بەرینانە
قیاساتی جیاوازی هەیە بە پێی ئۆردەر یان یەک بەرینەیە و خۆی فراوانێکە مەسافەی کوونەکە؟ نەخێر بەرینەکان قیاسی جیاوازیان هەیە لە 6 میلیمەوە تاکو و زیاتر بەپێی ئۆردەر. بەپێی ئۆردەر بڵێ بەپێی ئۆردەر ئۆردەرەکە چی بێت ئێمە بووی کوونەکەی بۆ بەڵام ئامێرە توانای چەنەی هەیە واتە ئەو سوقبەی کە ئەیکاتە ئەو جامەوە تا چەند ملیمی هەیە؟ لە 6 میلیمەوە تاکو 100 میلیمتر واتە هەتا 10 سانتیمتر تا 10 سانتیمەتر توانای هەیە. بەڵێ ئەی بەپێی سومکەکەی ناگۆڕێت قورستر نابێت هەتاوەکو بۆ نمونە ئەستوری وەستونکی ئەو جامە ئەستورتر بێت قورستر نابێت بۆ ئامێرەکە؟ نا ئامێرەکە پەیوەندی بەوە نیە تەنها لەسەر ئۆردەرەکە وەستاوە. بۆ نمونە تۆ ئەڵەی سوقبی تاوەکو 10 سانتیم یا 100 میلیمەکات بۆ نمونە جیاوازی نیە ئەگەر ئەو جامە ئەو شوشەیە 5 ملیم یان 6 ملیم یان ئەگەر بۆ نمونە 12 ملیم بێ ئەمە بەس لە ئەستوری جامەکانە هەتا ئەستورتر بێ گومانی دیانێ کاتێکی زیاترە خانێ. بێگومان کاتێک زیاتر خانێ بەڵام لامان کارژە ئەوانەی کە تەنێکترن ئەگەر شکانیان زیاترە. گرفت لێرە لە کوردستان کە ڕوبەڕووی زۆربەی کارگەکان دەبێتەوە لێرە بواری کارەبایە کاتێکە کارەبا بۆ نمونە ئێمە ینی پشتبەستنی سەرەکیمان لێرە لە کارگەیە بە کارەبایە. کارەبا لێرە وەکو خۆمان نەزانێ سەر لە ئەزمەیەکین لە کارەبا کە کارەبایەکی زۆر خراپمان هەیە هەندێک دام دەکرێت لە لایەنی حکوومەتەوە کە دامەکە کەمە زۆر کەمە کارەباکە زۆر خراپە دەبێت ئەوەی کە هۆی ئەوەی کە گرفتێکی زۆرمان بۆ دروستکار لە ڕووی کارەباوە کە زۆر جاوامان لێ دەکا لە وەختەکانمانە کاتێک کە بۆ بەرهەمهێنانەکانمان زۆر ڕێژەی بێتە خوارەوە کەمیژە بێتە زەرەر تو کاتێکە نەتوانی لە وەختێکی قیاسیە ئەوەندە بەرهەم دروستکەی بەرهەمەکانت دابەزێ کەمەکە بە ناچاری بە ڕێگەی مۆلیدە یاخود هەر بوارێشتر یاوەتە ئیشەکەت بێ ڕابۆستیە تا کارەبا بێ و مۆل دەکان لێرەش کاتێککە مۆلدە کارپێکەکەی هیچ پاڵپشتێک نییە بۆ کارەکان لەلایەنی حکوومەتەوە لانی پەیوەنددارەوە تەنها ینی زۆر جار بە تایبەتی لە دوای دروستبوونی ئەو قەیرانانێکەوە دروست کراون لە دوای ئەو قەیرانانەوە زیاتر و زیاتر زەخت لە کارگەکان دەکرێنەوەی کە یارمەتیان بدرێت زیاتر زەختیان لێ دەکرێت بەڕاستیەوە دروستکردنی هەلی کارە بەڵام زەخت لێ دەکرێت کەوا لێ نەتوانن ئەو بەرهەمەی خۆیان بدەن. کاک مستەفا لێرە تا چەنە گرنگیتان بە نەخش داوە لەسەر ئەو جامانەی کە ئێوە لێرە ئەی بڕن و بەرهەمێنن؟ بێگومان بۆ نەخش و دیزایانی نەعماری دوو دیزاینمان هەیە دیزاین دەرەوە ناوە بۆ دیزایانی ناوە دەتوانین ئاوێنە بەکاربێنین ئاوێنە بە نەخش و شێوازی جیاواز بۆ بە چه ئامێرێک ئەو نەخشانە ئەکەنێەوە؟ بۆ ئامێرە ناوی بیبیلینگ مەشینە دەتوانێت ئاوێنە ئەمە CNC مەشین نییە؟ نەخێر ئەوە بیبیلینگ مەشینە CNC مەشین دوای پێتان دێت بۆتان زۆر باشە. ئەم مەشینە دەتوانێت ئاوێنە پاشەوەی کە لە مێزی بڕین ئاوێنە بە قیاسی جۆراوجۆرمان بڕی ئێستا ئەو ئاوێنەیە لە مێزی بڕین بە قیاسی زۆراوزۆر بڕاوە پاشە لەو جیهازە دەتوانین لێوارەکانی تەراشی بۆ بکەین بیبیلینگی بۆ بکەین پاشەوەی کە کۆکردنەوەی ئەو جامانە دەتوانین وەکو نەخشێک لە باگراوندی هەندێک شوێن بەکاربین بۆ جوانکاری. ئەم ئامێرە چ نەخشێکت بێ بۆ تەکایان بەست کۆمەڵە نەخشی دیاری کراوە؟ ئەو جیهازە تەنها ئیشی تەراشە بیبیلینگە
لێوارکردنەوەی خواردکردنەوەی لێوارەکانە ئەو ئامێرەی لە تەنیشتی وەستامە ئامێری سیێنسە ئەو ئامێرانەی پێش و هەمان بوو ئەو ئامێرە ئیشی هەمان دەکا بەڵام بە تایبەتمەندی خۆ هەیە بۆ نمونە ئامێرەکانی پێشتر بەڕمەکان ئەوەی کە دەبل ئێجینگ و ئەوانە باسم کرد زیاتر ڕووکارە ڕاستەکان بەرم دەکات بەڵام ئەوە هەموو ڕووکارێک و هەموو نەخشێک دەتوانین لەسەر جام دروست بکەین بۆ نمونە ئەو جامی دەیبینێن شکلێکی هەندێک جیاوازی هەیە دەتوانانی بۆ ئامێرە بیبڕینەوە و بەرمیشی بکەین ئەو بەرمە بە جیازی پێشتر ناکرێت بەتەنها بەو جیازە دەکرێت جیازێش تایبەتمەندە بۆ بەڕمکردنی لایەکان و هەروە یەکێک لە تایبەتمەندەکانی ئەو جیهازە دروستکردنی نەخشە لەسەر ئاوێنە ئێستا بۆ نمونە بە فایلی ئۆتۆکا یان بار فایلێکە ئۆردەر داوا بکە ئەو ڕسمەمان لەسەر ئەو ئاوێنەیە دانێ ئێمە بۆ جیازەتوان ڕسمێک لەسەر ئاوێنەکە دابنێن یان لەسەر هەر شوشەیەک ئێستا ئەوە ڕسمێکە ئۆردەر بۆمان ناردو لەسەر داواکاری ئۆردەر یان ئێمە بەخۆی بۆ دیزاین دەکەین چۆنی پێ باش بێت و هەروەها چەندین نەخشی جیاواز هەیە دەتوانین بیکەین و خۆی ئۆتۆماتیکەن دەیکات توانای بەرهەمهێنان لێرە لە هەر مەچینەیە و ئیشێکی جیای هەیە ئێمە بۆ نمونە چەند بوارێک کار دەکەین لێرە ئەگەر باز بکەین لە بواری سیکوریتە ئێمە لە هەر ڕۆژێک نزیکەی 250 مەتر دەتوانین سیکوریت بکەین لێرە لە بڕینە بەس ینی کە بڵێن لە بڕینە نزیکەی ئێمە ڕۆژانە توانین تا 120 طبقە بتوانین جام ببڕیت تەنها ببڕین لەسەر دەبڵجام ئێمە دەتوانین ڕۆژانە زیاد لە 350-400 مەتر بەرهەم بێنین بەڵام لێرە وەکو گوتم ئەگەر گرفتمان نەبێ کاتێککە گرفتەکان دێتە پێشەوە ئەو ڕۆژانە بە ناچاریدا ئابەزێت و زەرەر لە شەریکەشەکەی و زەرەر لە بەرهەمەکەشەکەی و لە مشتریش دەکەوێت کاک ڕەبین ئێمە کۆمەڵێک هەنگاو باسکیرا کە پێویستە لە سەرەتاوە بڕین دواتر بۆ نە کۆمەڵێک هەنگاوی تری بڕیوە لە کۆتام هەنگاوە نەخشی لەسەر کرا دوایەوە باسی گۆڕانکارانە بۆ کە بەسەر ئەو جامە و شوشا بێت بەڵێ ئەو جامە کاتێ لە دوایەوەی کاتێ مەراحلەکان وەکو باسی کرد تەواومان کرد لە دوای بەڕمکردن بازێکی و هەندێکشی لە دوای نەخش دروستکردنەکە ئێمە لێرە بەم ئامێرە جیازی شوشتنە وۆشنگ مەشینە ئەو جامە لە هەمان کاتە ئەشۆرێت مەبەست چیە لەوە لە کاتی بەڕمکردنە کاتێککە لێوارەکانی بەڕمەکرێ ئەم بەخۆمانەزانین جام مەوادێکە مەوادی خامەکەی قومە جۆرێکی خاصی قومە کاتێکە لە زیاتر لە ناوچەی باشووری عراقا هەیە ئەم قومەیە کاتێککە لێوارەکانی بڕدرێ ئەم وردە قومە بڵاوێتەوە بەسەریە و ئەگەر تۆ نەتوانی یەکسەر بیشۆی لە ماوەی چەند سەعاتێکە ئەو قومە لەسەر ئەمینێتەوە و دواییش ناڕوە ناتوانانی پاکیتەوە ئێمە دێن لێرە لەم ئامێرەیە داخلەکەین لە هەمان کاتە هەمە شوورێ لە هەمان کاتشا وشکیش یەکاتەوە زۆر باشە کەواتە درایریشە لە هەمان کاتە وشکەکاتەوە من ئەمێ بپرسم جگە لە مادەی ئاو هیچ مادەیەکی پاکارەوەی تر بەکارێنێ زۆرێکە لە مادەیەکە کە نزیکە لە لیمۆندزی نییە مادەیەکی خاصە بەس نزیکە لە مادەی لیمۆندزی لێرە بەکارێنێ بۆ پاکردنەوە و تەسپێکردنی ئاوەکە بۆ ئەوەی ئەو مادە بە تەواوەتی لێ بێتەوە ئەو مادە قومە و فڵچەی هەیە ئەو مەچینەیە لە ژوورەوە بە فڵچەکە ئەتوانێت ئەو پیسە بە تەواوەتی لا بدا کاتێککە پیسەکە لادرا لە بەشی دواوەی درایەری هەیە وشکێک کاتەوە و اینجا دەرەچێت کە ئامادە ئەبێ بۆ مەرحلەکانی تری کارەکە زۆر باشە کەواتە لێرەوە دەست پێکرێ لێرە و شوشەی تێکرێ لێرە و شوشەکە تێکرێ ئەم جیهازە ئێمە ئەگەر باسکەین بە گشتی جیهازەکان سێفیتیان هەیە هەمووی لەم بەرەوە کە جێی کارپێکردنی ئامێرەکەیە لە ئەو بەریشەوە بە هەمان شێوە خوا نەخوازە هەر شتێکی نەخوازرا و ڕوو بدا ئیمەرجنسی بەتن هەیە ئیمەرجنسی بەتن هەم لە پێشەوەی هەم لە دواوە هەیە کە ئەو بەتنە سوورەیە لە هەر جێیەکە بێ بۆی بتوانی لە هەر کارێکی نەخوازرا و لێرە عملەکان بپارێزی بۆ هیچ کارێک نەخوازرا و ڕوو نەدا لە هەر کاتێکی نەخوازراوە کاک ڕەبین تۆ بۆت باس کردم کە ئێوە ئەو جامە پاش کۆمەڵێک هەنگاو ئەیشۆن
وشک کراوە باسی گۆڕانکاری دوایەوە بۆ بکە لە هەنگاوی دواترە کاتێک ئەو جامە شورا پاک کرایەوە حاضر بوو لێرە دێتە بەردەمی ئەم ئامێرە ناوی چێ مامێنە ئەم ئامێرە سیکوریت مەشینە جامی سیکوریتە تێمپەرد مەشین کەمە بۆ شوێنە هەستیارەکان بەکارێن بۆ شوێنە هەستیارەکان بەکاردێت کاتێکە باڵەخانە زۆر بەرزەکان یاخود ئەو جامانەی کە ڕوبەرەکەی فراوانە زۆر فراوانە لەبەرەوەی مەترسی شکانی هەیە تۆ بێم جامە بتوانی لێرە قووەتێکی وای ئەداتێ لەم جیازە کە قووەتەکەی هێندەی جامی ئاساییە کاتێکە قووەتێک لە جامێکی 4 ملیمە ئەم ئامێرە پێی دەدا و قووەتە بەڵێ ئەمە فڕنی هەیە کە فڕنەکە هەتا نزیکەی 700 دەرەجە گەرم دەبێت هیچ تریتمنتی بۆ کرێ معالەجەی حراری بەڵێ معالەجەی حراری هەیە لە بەشی یەکەمە فڕنێکی هەیە کە نزیکەی 700 دەرەجە گەرمە بێت لێرە جام گەرمەکرێ بە هەر بەپێی ئەستوریەکەی ڕێژەی گەرمەکەی ئەگۆڕێ گەرمەکرێ و ئەو دەقانەی کە لە ناوی ئامینێتەوە ئەگۆڕێ بەپێی ئەستوری جامەکە و ڕەنگی جامەکە ئەمێ باس لە کاتکەین لێرە کات بۆ نمونە لە ماوەی چەند خولەکە ئەتوانن بۆ نمونە چەندە بەرهەم بهێنن لێرە لەمەیان ڕوبەری ئەو فڕنەی کاتێک ئێمە هەمانە 3 مەتر و نیو بە 2 مەتر و چلە لەو ڕوبەرە ئەگەر جامێکی گەورە هەبێ جامێکی گەورە دانێ ئەگەر جامەکە گەورە نەبێ ئەتوانی چەندین جامی بچووک دابنێ لێرەدا لە هەر بەپێی ئەستوری وەکو باسمان کرد بەپێی ئەستوری جامەکە لێرە جامەکان لە فڕنەکەدا ئەمینێنەوە بۆ نمونە جامی 4 ملیم لە کاتێکی 5 دقەیە ئەمینێتەوە جامێکی 6 ملیم ئەو کاتە زیادەکە بۆ نزیکەی 9 دقە هەتا 10 دقە بەڵام جامێکی 10 ملیم ئەو کاتەی زیادەکە تا 15 دقە ئەمینێتەوە و هەروەها ئێوە تۆ باس لەوە کرد کە ئێوە جگە لە عادل ئێوە نەخشیشەکان و سلۆپیشەکەن بەڵێ قەوس بەڵێ ئەمێ باسێکم لەوە بۆ بکەین ئەو جامانە بە هەمان شێوە لێرە ئەو قووەتەی کە ئەمانەوێ بدەین بەو جامانە بە هەمان شێوە لێرە ئەتوانین داخڵ بکەین لێرە لە فڕنەکە بە هەمان شێوە هێندەی قاتی خۆی ئەدا بەو جامەی کەوا لێرە داخڵەکرێت لێرە 2 مەرحەلەیە ئەو مەچینەیە بریتێ لە دوو بەش بەش یەکەمی هیتینگە بەشی دووەمی کوڵینگە سارد و گەرم ساردکردن و گەرمکردنە لە بەشی مەرحەلەی یەکەمە گەرمەکرێ لە فڕنەکەیە دوای ئەچێ ئەبێ ئەمە بە خێرایەکی زۆر سارد بکرێتەوە ئەگەرنا ئەشکێت تەحمل ناکە بە خێرایەکی زۆر سارد باوەی چیەوە سارد دەکرێتەوە سای کەبریتانەیە هەوایە هەوایە هاتنی هەوایە هەواکە چۆن دروستە بێ هەوایەکە لەسەرەوە لە بەشی سەرەوەی ئەمە ئامێرە فانێکی گەورە هەیە کاتێککە ئەو هەوا دروستەکە هەوایەک دێنێ کوڵینگە بۆ ماوەی دقە و نیوێک کە تا 2 دقە بەپێی جۆری جامەکە وەکو باسمان کرد لەوێ شامینێتەوە و اینجا بەرەو مەرحەلەیە تر کاتێک کە دەرەچێ ئەما بێتە تێمپەرد گڵاس ئەو سیفەتەی کە لێرە بە جامە درێت وەکو باسمان کرد 2 سیفەتی گرنگ بە جامە درێت یەکەمیان دروستکردنی ئەو قووەتە زۆرەیە کە باسمان کرد دووەمیان لە کاتی شکانە جام لێرە کە دەشکێ نابێ بە پارچێکی گەورە کە زەرەر لە ئیسان بدا زۆر جار وایە لە جامی ئەتیادیە ئێمە ئەبینین کاتێککە جامەکە ئەشکێ ئەگەر ئەو جامە لە جامێکی گەورەشکێ بکەوتە سەر ئینسانێک خوا نەخواستە لەوانەیە توش کارە ساتێک بێتەوە بەڵام لێرە کاتێک کە جامەکە ئەشکێ هەمووی پارچەکانی کەمتر ئەبێت لە 1 سانتیمی مربع تەنها 1 سانتیم مربع بچووکە بێتەوە کە ئەمیش ئەگەر بشکێ هیچ ئازارێک هیچ کارە ساتێک نانێتەوە ئێمە کاتێککە پلانمانداناوە 2 جۆرە پلانمان هەیە پلانێک کە درێژخایەنە و پلانێکیش کە توانین بڵێن کورتخایەنە کە لە ماوەی ساڵێکە تۆ چۆن نەتوانی پەرە بە کارەکەت بدەین ئێستا لێرە کاتێک ئێمە
حەز دەکەین لێرە خەریکە وەزعێک دروست دەبێت لە کوردستانە بێکاریە وەزعەکەش هیچ کەسێک بۆ نایبینێت کە بەرەو باشتر بڕوە بە ناچاری ئەو کارگانەی کە کەرتی تایبەتن هەوڵ دەدەن لێرە ئێمە وەکو ئێمە هەوڵ دەدەین لە پلانی درێژخایانمان بتوانین زۆرترین لە ڕێگەی بەرهەمەکانمانەوە لە ڕێگەی بەرزکردنەوەی کوالیتەکانمانەوە زۆرترین داهات بێنە کوردستانەوە بۆ نمونە کاتێککە لە ئێمە ئەتوانین ئەو بەرهەمانێک کە بەرهەمی دێنین بینێرینە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق ئەو بەرهەمانە دەبێتەوەی هاتنی داهاتێکی زۆر بۆ ئێرە لەوانەیە ئێستا لە باشوور لە ناوەڕاستی عێراق کارگە هەیە بەڵام کوالیتەکەی ناتوانێت بگاتە ئەو کوالیتی کە ئێمە لێرە بەرهەمی دێنین بۆیە ئەوان لێرە لە باتی ئەوەی کە بچن لە تورکیا جام بێنن دێن لە هەولێر لە لای ئێمە جام دەبن بۆ باشوور و ناوەڕاستی عێراق کەمەش دەبێتە هۆی هاتنی داهاتێکی زۆر ئەو داهاتە لەوانەیە ئێستا تا ڕادێک مەحدود بێت ڕێژێکی خاص کەم بێ بەڵام لە پلانی ئێمەیە ئەو داهاتەوە لێ بکرێت کە بتوانێت تەئسیر دروستکە لەسەر زۆر بەش لە کوردستانە کە هەلیکار زیاد دەکات بە دڵنیاییەوە و بتوانین زۆرترین داهات لە باشوور و ناوەڕاست عێراق و لە وڵاتانی دەرەوەش بێنە ناو کوردستان و گەورەکردنیش بەڕادەیەک ئێمە لێرە ئێستا لە ڕووی خەسارە و خەسارەیەکی وامان بۆ دروستە بێ ناتوانین جارێشتر ئەو مەوادەی کەوا لێرە خەسار دەبێت بەکاری بێنەوە دووبارە ڕسایکلی بکەینەوە یەکێک لە بەرنامەکانی ئێمە بە شکڵێکی درێژخایەن ئەوەیە کە بتوانین ڕسایکلی ئەو مادانە بکەینەوە نەت ئێمە لە باتی ئەوەی ژینگە پیس بکەین بتوانین جارێکی ژینگەکە پاکەینەوە نەوەی کە پیسی بکەین ئەمە لە ڕووی ژینگەوە کاتێککە بتوانین بەدەر لەوەی کە لە ڕووی سەرمایەوە سەرمایەکی زۆر زۆر بە هەدەر دەچێت لە وڵاتەکەمان و کە دەردەچێت لەوانەیە نەکەر ئێمە کارگەکانی تریش بە هەدەر دەچێت ئێمە بتوانین ئەوانە ئیستثمار بکەین لە ڕووی ژینگەوە ئیسفادەی لێ دەکەین لە ڕووی سەرمایەش ئەتوانین سوودی لێ ببینین یەکێکی تر لە کارە گرنگەکانی ئەمە چینەیە کاتێک کە شتێکی زۆر ناوازەیە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانە لە چەندەیەکی زۆر کەم هەیە لە هەولێران نییە ئەو شتەمان ئێمە لێرە ئەتوانین بۆمبین گڵاس دروستکەین واتە دروستکردنی جامی قەوس کە ئەمە شتێکی ناوازەیە هەتا بەر لە هاتنی ئەوەی کە ئێمە ئەم کارە بکەین دایمە لە تووشاوە هات کامیش کولپەیەکی زۆر زۆر دروستەکە بۆ مشتریەکان لێرە و بۆ ئەو ماڵانەی کەوا بەکارێنن دروستکردنی جامی قەوس مەرحەلەکەی پێچەوانەی جامی ئاساییە ئێمە لێرە جامەکە داخڵەکەین لە دوای ئەو جامە ئەچێتە بەشی فڕن ئەو جاریان ئەچێتە بەشێکی تر کاتێک کە جامەکە قەوسەکرێ بە هەمان شێوە چەند دقەیەکە مینێتەوە و قووەتەکەی بە هەمان شێوەیە کاتێکە نزیکەی دەهێندەی جامی ئاساییە کە ئێمە نمونەمان هەیە توانین سیارە ببینە سەر جامێکی 6 ملیم جامێکی قەوسی 6 ملیم و ناشکێ و هیچ کێشەیەکی بۆ دروست نابێ و بە هەمان شێوە هەموو سیفەتەکانی جامی تێمپەر گڵاسی هەیە ڕێبین ئەم ئامێرەیان چییە؟ ئەم ئامێرە دەبڵ گلاس مەشینە دەبڵ گلاس یەکێکە لەو جۆرە جامانەی کە ئێستا بە تایبەتی بۆ وڵاتی ئێمە زۆر زۆر بەکاردێ زۆر زەرورە کە بۆ عەزلی حەراری سەوتی لە وڵاتی ئێمە لەبەرەوەی لە هاوینانە پلەکانی گەرما زۆر زۆر بەرزە بنەوە بۆیە لای ئێمە زۆر زەرورە لەم جۆرە جامە بەکار بێ کەمیش وا لێ دەکا بتوانین تەوفیرێکی زۆری پاشەکەوتێکی زۆری وزە بکەین کە هەمومان نەزانین لە ئێستادا گەورەترین کێشەی دنیا وزەیە لێرە دەتوانین ئێستا بە شێوەیەکی زۆر بەهۆی ئەو جامەوە پاشەکەوتی وزە بکەین جامەکانی کە لێرە بەکاردێ بۆ بینە باڵەخانە بەرزەکانە کە زیاتر بەکاردێ
بە دوو جۆرن جۆرێکیان دەبڵ گڵاسی ئاساییە جۆرێشتریان هەیە پێی دەوترێت جەبهە گڵاس ئەو جەبهە جامانە چۆنە کاتێککە لەسەر ئەلەمنیۆمە درێ لە دواییە لە بیناکانە درێ دەبڵ گڵاسی ئاسایی داخلی ناو دەبڵ جامەکرێ لەم مەچینەیە بە چەند مەرحەلەیەکە کارەکانە ڕوا لە مەرحەلەی یەکەمە لە بەشی یەکەمی مەچینەکەیە جامەکە داخڵەکرێ یەکەم جار ئەمە ئەو جامانە هەمان ئەو جامانەی هەنگاوەکانی پێشووی بڕیوە بەڵێ هەموو هەنگاوەکانی پێشووی بڕیوەکە بە ئەتوانین تێمپەر گڵاس بێنین یاخۆ ئەتوانین جامێک بەبێت تێمپەریش داخڵکەین لێرە و دەبڵکەین بەڵام کاتێککە هەموو خۆناغەکانی بڕی کاتێککە بۆ جامێکی گەورە یا بۆ باڵەخانە بەرزەکان تێمپەر گڵاس زیاتر بەکاردێ لێرە لێرە لە مەرحەلەی یەکەمە دائەنرێ کاتێککە بریتێ لە دوو جام دەبڵ گڵاس وەکو وتمان گڵاس یەکەم داخڵەکرێ ئەم بەشەی مەچینەکە بریتێ لە وۆشینگ مەشین کە ئەمە وۆشینگ مەشینێکی بەڵێ ئەمە بۆ ئەوەی هیچ جۆرە لەکەیەک شتێکی کەم کاتێکگە جێ پەنجێ هیچی پێوە نەمینێ چونکە لە دوای کاتێککە دەبڵ کرا و کەپسکرا ناتوانێ بکرێتەوە بۆ ئەوەی هیچ جۆرە لەکەیەک نەمیرێتەوە بە بەرزترین کوالیتی ئەو جامە بەرهەم بێنرێ کاتێککە جامەکە دەرەچێ یەکەم جار ئەمە ئەڕوا لێرە چێکینگە جێی چێکینگە ئەم گوڵۆپانە کاتێککە سەیری جامەکەکەی بچووکترین لەکە بە جامەکەەوە بێ تۆ ئەیبینی ئەو کاتە ئەو ئەگەلەکەی پێوە بێ ئەو جامە ڕەفز دەکرێت و جامێشتر دێ لە جێگاکەی بەکارێنرێتەوە ئەگەر هیچ کێشێکی نەبوو یەکسەرە چێتە بەشی ئەخیر لەوێ چاوەڕێەکە هەتا دەبڵ دەکرێت جامی دووەم دێ ئەو جارەیان جامی دووەم بە هەمان شێوە پاگەکرێتەوە دێتە ئەم بەشە چێکینگی بۆ کرێ لێرە مەرحەلەیەشتر هەیە دووچان بە یەک هەنگاوە ناڕوان یعنی بە دوای یەکا دێت بەسەوە کاتێکی زۆرتری ناوێت ئۆتۆماتیکیان بۆی تۆ هەردوو جامەکە چێکەوە و بتانی لێرە لە دەبڵ جام بریتێ لە دوو جام و لە نێوەندەکەیە سپێسەر هەیە ئەو سپێسەری کە لە ناوەندێتی بەپێی جۆری ئەلەمنیۆمەکانە گۆڕێ لە چ شوێنێک ئەمە ئەمێنەیە کەپسەکرێن بەشی کۆتاییە کەپسەکرێت بەهۆی چ مادەیەکەوە بەهۆی مادەیەکە کە سلیکۆنە جۆرێکە لە سلیکۆنێکی تایبەتە کە بەم ئامێرەیە بە شێوەیەکی گەرمیەکی دایم لێ ئەدرێ لە هەمان کاتە ئەلەمنیۆمەکە لەو بەشە ئەبڕدرێ ئەلەمنیۆمەکە بەپێی هەمان پێوانەکانی جامەکە ئەبڕدرێ دێ لێرە کە کەپسەکرێ و لە شێوەیەکی چوارگۆشەی یا لێکە درێ دێ لێرە لە بەشی سلیکۆنەکە سلیکۆن لە هەر چوار دەوریا درێ لێرە لەسەر جامەکە درێ جامی دووەم لەسەر جامی دووەمە درێ کە تۆ دڵنیا بووی لە جامی دووەم ئەلێرە شتێکتر هەیە بەر لە کەپسکردن لە هەندێک جامە ئێمە دروستکردنی دیکۆرمان هەیە لە نێوەندی دوو جامەکەیە هەندێک جاری وا هەیە دروستکردنی گریدێکە لە ناو جامەکە کە ئەلەمنیۆمە داخڵەکرێ بەستەنا بۆ دیکۆر بۆ جوانیە بەشێشتر هەیە ئەتوانین دیکۆرێکی دار یاخود دیکۆرێکی MDF کاتێک کە بۆیە کرێ لە دوای سبوخکردن ئەتوانین لە ناوی دابنێت یاخود هەر دیکۆرێک هەر جامێک کە بتوانیت و لێرە دایبنێت لە ناوەڕاستی جامەکە ئەمینێتەوە لێرە شتێشتری زۆر مهم هەیە لەو ئەلەمنیۆمە بچووکەی کاتێک ئەمە ئەیخێنە ناو دەبڵ جامەکەوە لەو ئەلەمنیۆمە هەڵمژێکی ڕتوبەت هەیە هەڵمی ئاو هەیە چونکە ئێمە زانین لە هەموو هەوا پێکهاتەی هەوا بەشێکی لە هەڵمی تێدایە ئەمە بە تایبەت لە زستانە وای لێکە کە بخار بکە ئەو جامە ئەو ئیشکالە چۆن حەلەبێ کاتێککە ئەو مانە ڕتوبەیە ئەو هەڵمژی هەڵمی ئاوە ئەخرێتە ناو ئەو ئەلەمنیۆمەوە ئەلەمنیۆمەکە کونکونی بچووکی تێدایە ئەوە لە حاڵی خۆی ئەو تەفریغی ئەو هەڵمی ئاواکە ئەو هەڵمی ئاوە بەتاڵە کاتۆ ناو دەبڵ جامەکە وای لێکە بە هیچ جۆرێک دروستبوونی هەڵمی ئاو بخار نەمینێ لە ناو جامەکە ئێمە وەکو باسمان کرد لێرە کاتێک کە چوارچێوەی ئەلەمنیۆمە
لێرە کە ئەلمنیۆمەکەمان هێنا بڕیمان هەڵمژی هەڵمیاوەکەمان دانا کەپسمان کرد ئەگەر دیکۆرمان هەبێت دیکۆرەکە داهێنین ئەگەر دیکۆرمان نەبێت بێت دیکۆر بە هەموو شێوەیەک لێرە ئۆتۆماتیکیان ئەڕوا ئەچێتە ناو بەشی کۆتایی مەچینەکە کاتێک کە لێ کەپسەکرێت کە کەپس بوو جامەکە بە ڕێگەی مەچینەیە بە بەرزترین کوالیتی جامەکە دەرەچێ بۆ بەشی ئەخیر لێرە دەبڵ جام یەک بەشیە مینێ و یەک مەرحەلەیە مینێ کە بریتێ لە سیلیکۆنکردنی کۆتایی ئەمەیان تەنها کەپسمان کرد سیلیکۆنکردنی کۆتاییش دوو جۆرە سیلیکۆن هەیە سیلیکۆنێکمان هەیە بەرگەی گەرمیەگرێت پلە بەرزەکانی گەرمی ئەوەیان پێی دەگوترێت سیلیکۆن جۆرێشترمان هەیە کە بۆ دەبڵجامی ئاسایی بەکاردێ پێی دەگوترێت تیاکۆڵ بۆ جامی ئاسایی بەکاردێ و بۆ جەبهەجام و بۆ شۆک و سیستام جۆرەکانی تر ئەمە پێی گوترێ گەرمی سیلیکۆنی گەرمی فێرمەڵ سیلیکۆن بەکاردێ لە دوای لێدانی سیلیکۆنەکە ئەبێتە مەرحەلەی کۆتایی و دائەنرێ لە بەشی کۆگاکردنە بەشی کۆگاکردن لە جامی ئاساییە لە تیاکۆڵ لە سیلیکۆنی تیاکۆڵە ئەبێ ئەم جامە بۆ مدەی چەند سەعاتێک بمینێتەوە هەتا بە تەواوەتی وشک ئەبێتەوە ئەمەش ئەوەستێتە سەر کوالیتی سیلیکۆنەکە کوالیتی سیلیکۆنەکە بەرزترین جۆری کوالیتیە کاتێک ئەمە لێرە بەکاری دێنین وای لێ دەکە لە چەند ساعتێکی زۆر کەمە کە کەمتر جاری وایە لە ساعتێکە بە تەواوەتی وشکە بێتەوە ئامادە ئەبێ بۆ بەکارهێنان جۆری دووەمی کە سیلیکۆنە بۆ جەبهەجامە ئەمەیان ئەبێ ڕۆژێک بمینێتەوە 24 کاتژمێر بمینێتەوە لە دوای 24 کاتژمێر ئامادە ئەبێ بۆ بەکارهێنان کە ئەم جەبهەجامە زیاتر لەسەر ئەلەمنیۆمە کەپسەکرێ و لە دوایە بۆ باڵەخانە مزنەکان بەکاردێ لێرە ئێستا لە دوایەوەی کە هەموو مەرحەلەکان تەواو بوو وەکو باسمان کرد لێرە کاتێک کە جام ئەبێتە تێمپەر گلاس قووەتەکەی چەند جار زیاد دەکا کە لێرە ئێستا توانین نمونەیەک تاقیکەینەوە کە بینین لێرە جامەکە بۆ قووەتە زۆرە لە عەر دەدەی و ناشکێ بینین بەڵام لێرە تەنها ئەم جامە تاکە شوێنی کە نقطەی زۆف بێ ئەم ڕووکنانەیەتی بۆیە کاتێک کە گە برش بشکێ ئەو کاتە ورد دەبێت ئێستا توانین حتا بە ئەوەی بە قووەتیش لێ بدەین ناشکێ بە چەکوش لێ دەی بە هەر شتێک لێ ناشکێ بە ئاسانی لاین بە قووەتێکی زۆر زۆرشکێ بەڵام ئەم ڕووکنەکە بە عەردکەوێ تەواوەتی ئەشکێ و ور دەبێ بە شتێوەیە کە ئازاری هیچ ئینسانێک نادا کە توانین ئێستا لێرە تاقیکەینەوە